الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، ساڵی 2024 کۆتایی پێهاتوو لە یەکەم وتاری ساڵی 2025 میلادیدا. ئەمە یەکەم ئەڵقەیە کە پێشکەشی دەکەین لەم مزگەوتە بچکۆلەی خۆماندا لەگەڵ ئێوەی ئازیز، ئێوەی بینەرانی خۆشەویستدا. بەڕێکردنی ساڵی 2024 لە زۆربەی وڵاتانی جیهان و لە کوردستانی خۆشمانەوە بەداخەوە لەلایەن خەڵکێکی زۆرەوە لە کوردی دۆنەدی و بە تەق و تۆق و یاری ئاگرین و دانانی داری کرسمس و کۆمەڵێ شت کە هیچ پەیوەست نییە بە ئایینی ئێمە، بە کوردەواری ئێمە، بە کولتور و ڕەسەنایەتی ئێمە لەلایەن کوردانێکی دۆنەدیوی خۆم و مسەقەف زانەوە بەڕێکرا. بەڵام ئەوە بە هەر حاڵ هەر کەسە قیامەتی خۆی، دنیای خۆی پەیوەستە بە خۆیەوە. ئێمە قسە بۆ ئێوەی بەڕێز ئەهلی مزگەوت، بۆ ئێوەی خۆشەویستانی دیندار و پابند بە ئاینی پڕبەرەکەتی ئیسلامەوە قسە دەکەین. لە دیدی ئێمەی موسڵمانەوە بەڕێکردنی ساڵێک و هاتنی ساڵی تازە پێویستی بە وەستانە لەسەر چەند خاڵێک. یەکەم، ساڵێکی تەمەنمان ڕۆیشت و نازانین ساڵی داهاتوو دەمێنین یان نا. دوو، حەقە داوای لێخۆشبوون لە خوای پەروەردگار بکەین، بەخوا لە تەواوبوونی هەر ساڵێکدا ئەو هەموو دەفتەرەی کە پڕمان کردوێتەوە لە گوناهی شەو ڕۆژمان، بەخوا ئینسان دەبێت بگریە بۆ خۆی، بۆ حاڵی خۆی، بۆ گوناهەکانی خۆی، پڕ بەدڵ بە چاوی پڕ لە فرمێسکەوە بڵێن یا ئەڵڵاه لاپەڕەی ڕەشمان زۆرە، بە گەورەی خۆت لێمان خۆش بە. سێ، ئایا ساڵی ڕابردوو هەر یەکێک لە ئێمە لە خۆی بپرسێ ئایا ساڵی ڕابردوو هیچم بەدەست هێناوە لە عیبادەتی باشی پڕ لە ئیخلاس؟ ئەم دوانە عیبادەتی باش بەڵام پڕ لە ئیخلاس و دڵسۆزی بۆ خوا بێڕیا. هەر یەکێک لە ئێمە تەماشای خۆی بکە لە ڕۆیشتنی ساڵی 2024دا لەگەڵ جەماعەتەکانی مزگەوتدا چۆن بووی؟ نوێژەکانت بە کۆمەڵ دەکردن؟ لەگەڵ 52 تاری هەینیدا چۆن بووی؟ تەنها حەزت لێ بوو لە ماوەی 10 دەقەدا وتارەکە تەواو بێ و نەزانی باسی چییە؟ یان شەیدایانە دەگەڕای بۆ گوێگرتن لە وتاری هەینی، نەک بەڕێکردن بەڵکو وەرگرتنی دەرسی دین و ژینت؟ لە 52 تاری جومعەکانی ساڵی ڕابردوودا هیچ دەرسێک لە دین و ژینەکەت فێر بووی؟ بەڕێزم لە خۆت بپرسە. لە قورئان، لە خزمەت قورئانە خوێندنی لێ حاڵی بوونی کارپێکردنی، ئایا ساڵی ڕابردوو حەجێک، عومرەیەک، خێر و خێراتێکت هەبوو؟ ساڵی ڕابردوو کتێبێکت نووسی؟ ئەگەر نووسەرنی چەند کتێبێکی بە نرخت بۆ دنیا و بۆ دینت خوێندەوە؟ ئایا لە ساڵی ڕابردوودا ئیسلاحی نێوانی دوو کەست کردووە؟ قسەی خێرت کردووە و فیتنەی یەکت کوژاندۆتەوە؟ ئایا لە ساڵی ڕابردوودا لە ماوەی 12 مانگە سەیرێکی خۆت بکە هیچ هەڵوێستێکی مەردانت هەبووە؟ هەڵوێستی مەردانە لەلایەن کاربەدەستانەوە بەوەی شتێک کەلار و لەوێر و گەندەڵە چاکت کردووە؟ ئەی کاربەدەستان لە خۆتان بپرسن. بەڕێکردنی ساڵ هەرەوە نییە بیر بکەیەوە ئەم سەری ساڵە لە خۆم و ماڵ و منداڵم پیرۆستکەم و بڕۆم لە وڵاتێکە پارەی بەلاشی حکومەت سەرف بکەم. بە خۆتە بچەوە هیچ هەڵوێستێکی مەردانت هەبووە لەو پۆستەیە کە هەتا کارێکی گەندەڵ لار و لەوێر لە حکومەتە هەبوو بە تۆ چاک بوو بێ و چاکت کردبێ؟ یان سەیرێکی خۆت بکەی کە هیچت پێ نەکرا ئامادە بووی واز لە موچەکەت بێنی و دەست لە کار کێشیێوانێ و بڵێ خەڵچینە با بە ڕوڕەشی نەچمە دیوانی خوا؟ هەڵوێست لەلایەن مامۆستایانی بەڕێزی مینبەر و میحرابەوە. ئایا مامۆستای بەڕێزی ئاینی پێویستە لە خۆی بپرسێتەوە هیچ هەڵوێستێکی مەردانەی هەبووە؟ یان هەر ئەو وتارانەی کە بۆی دیاری دەکرا
لەبەر نەبڕینی موچەکە و دەرنەکردن لە خانی مزگەوتە بە ملکەچیەوە دەیخوێندەوە. ئەی دەوڵەمەند، هیچ هەڵوێستێکی مەردانەت هەبووە لە ماوەی ساڵی ڕابردوودا لە کاتێکە خێر و بەخشینەکان لەم بێ موچەیەدا، لەم بێ بازاڕی و لە سەرمای زستان و بێنەوتێدا بەڕاستی پێویستیان بەوەیە بەخشندەی دەوڵەمەندەکان دەرکەوێت. بەخوا برا من قسە بە حکومەت ناکەم. ئەو حکومەتە نەکەڕ نەگوێی هەیە، نەچاوی هەیە، نەعەقڵی هەیە، نەدڵی هەیە. کەڕە کوێرە لاڵە نەقسە دەکا و نەهیچ دەبیستێ. من لەگەڵ تۆی دەوڵەمەندمە. ئایا هیچ هەڵوێستێکی مەردانت هەبوو فرمێسکی هەژارێک بکەی بە زەردەخەنە، ماڵێکی سارد و سەر وەکو ماڵەکەی خۆت گەرمکەیتەوە، ئەویش تەنها لە پێناوی خوا، دوور لە چاوی خەڵک، دوور لە چاوی تیڤی و ڕاگەیاندن و فەیسبوک. تۆی هاوڵاتی لە ساڵی ڕابردوودا هیچ هەڵوێستێکی مەردانت هەبوو کە پڕ بەدەمت هاوارکەینا بۆ کۆیلایەتی؟ تۆی بازرگان و فرۆشیار هەڵوێستی مەردانە و جوامێرانت هەبوو کە حرامەکە بە مۆڵی دەهاتە بەردەست و لە فرسەتێکا دەتوانی پارەیەکی مۆڵ دەستخەی، بەڵام ئامادە نەبووی لەبەر خاتری خوای پەروەردگار، لەبەر قیامەتی خۆت، لەبەر دڵسۆزیت بۆ میلەتەکەت، هاوڵاتیەکان و موسڵمانانی خۆت، لەبەر خاتری خوا شتی خراپ و زیان بەخشت نەهێنایە وڵاتەکە و بە خەڵکت نەفرۆشت. خزمەتی دایک و باوک، خزمەتی هاوسەر و منداڵەکان، دڵخۆشکردنیان ئایا لە ساڵی ڕابردوودا هەمان بووە؟ ئایا ئینسان لە شەوی سەری ساڵا کە دانیشت و لەو بەرزیەوە سەیری 12 مانگی ڕابردووی خۆی، 1 ساڵی تەمەنی خۆی کرد، شتێکی وا دێتە بەرچاوت کە شایانی ئەوە بێ دڵت پێی خۆش بێ و سپاسی خوای لەسەر بکەی؟ زیادبوونی ئابووریت، باشبوونی داراییت، یان خوا نەخواستە قەرزار بووی. ئەگەر قەرزار بووی لە ساڵی ڕابردوودا لەو ساڵەدا چەند قەرزەکانت لەسەر سووک بۆ داوتەتەوە، یان قەرزەکان زیادی کردووە. ئەمەیە شەوی سەری ساڵ مسڵمان پێویستە ئاوا بەڕێی کردایە. ئەمە دینە بەڕێزان، و ئەو دینە ئەوە ژینیشە کە پڕە لە جوانی، ئاوا پێشوازی ساڵی نوێ دەکرێ و ئاوا ماڵ ئاوایی لە ساڵی ڕابردوو دەکرێ. چوارەم، ئایا هیچ ئەزمونمان وەرگرتووە لەو ناڕەحەتی و نەهامەتیانەی کە تووشمان بووە لە ماوەی 1 ساڵی ڕابردوودا؟ چونکە پێغەمبەری سەرۆرمان صلی الله عليه وسلم لە صحیحی بوخاری و مسلمدا فەرموودەکە هاتووە کە دەفەرمێ لا يلدغ المؤمن من جحر واحد مرتين. ئیماندار 2 جار لە کونێکەوە ناگەزرێ، یان بۆ 100مین جارە پەنجە دەکەیەوە بە هەمان کوندا و جارێککە نەک پەنجەت هەموو لەشت دەگەزێ. بۆیە ئەگەر لە ساڵی ڕابردوودا هیچ ئەزمونێکی ژیان فێر نەبووبی، تۆ تەنها 24ت کرد بە 25 و هیچ لە ژیانت نەگۆڕاوە. زانایەک چەند جوان وتوێتی هەرگیز قوربانی بەم سێشتە مەدە، ئەگەر لەم سێشتە بێ بە هیچ شتێک قوربانیان پێمەدە، مایان کە بە قوربانی هیچ شتێک. یەکەم خێزانەکەت، دووەم دڵت، سێیەم کەرامەت و حورمەتی خۆت. بەڕێزان، لە ڕووداوەکانی ساڵی 2024دا کە هەڵوێستەی لەسەر بکەین، 2 شتی زۆر گرنگە. یەکەم، بەردەوامی جەنگی غەزە و کوشتنی ئەو هەموو بێتاوان و هاوڵاتی و ژن و منداڵە موسڵمانە، دەربەدەری و ئاوارەی ملیۆنان خەڵک، ڕووخانی هەزاران ماڵ و بازار و دوکان و مزگەوت و قوتابخانە و نەخۆشخانە. ئەو میلەتە مەزڵومە، ئەو میلەتە موسڵمانە بێکەس کە کەسیان نییە لە تەواوی ئەم جیهانەدا، نە عەرەبەکانی هاوقەومی خۆیان، نە موسڵمانانی هاوبیر و باوەڕیان، نە جیهانی دیموکراسی و ڕۆژاوا و ڕۆژهەڵات، کەسێک نییە هەڵوێستێکی مەردانەی هەبێ ئیلا لەسەر ئاستی تاکە کەس نەبێ لە جیهانە هەڵوێست نەبیندرا. زۆر مەزڵومن، زۆر بێکەسن. بەخوا ئێمە وەکو کورد لە کوردستانی خۆماندا هەمیشە بەبینینی دیمەنەکان،
بیستنی هەواڵی ئەو براو خوشکە مسلمانە مەزلومانەمان لە غەزە و لە فەلەستین وەڵی فرمێسک بە چاوماندا دێتە خوارەوە بەخوات دەبێ ئەگە ئیمانداری بە حەقبی هەمیشە دڵت پڕ بێ هەمیشە ئێمەی کورد خۆمان دێتەوە بەرچاو جەرابتان بیرتانەوەی کە تەمەنێکتان هەیە لە کاتی ئەنفالەکان و کاتی چیمیای باران و کاتی تێکچوونی گوند و شارۆچکەکان و قەزا و ناحیەکانماندا چۆن میلەتەکەمان سەرگەردان بوو چۆن ئاوارە و دەربەدەرکراین و زیندە بە چاڵ کراین و ماڵمان بەسەرا ڕوخێندرا چۆن ئەو هەموو خەڵکە جەرگ سوتاو کرا ئەو هەموو منداڵە بە بێنازی ژێرخاک کرا هیچ کەسێکیش نەبوو لەم سەر زەویەدا قسەیەکمان لەسەرا بکە ڕێک خۆمان دێتەوە بەرچاو بەڵام خۆتەنها دەسەڵاتەکەشمان لەوە ئەچێ ئەوەندە بێ بڵین یا ڕەبی خۆیان دەرگای ڕەحمەتیان لێ بکەیتەوە خۆی هێشتا عیزەتی ئیسلامەتیان پارێزراوە خۆیش کۆی ئەو مسلمانانی غەزە پارێزی شەهیدەکانیان بە فیردەوسی ئەعلا شادکەی یا ڕەبی خۆیان دەرگای ڕەحمەتیان لێ بکەیتەوە یا ڕەبی خۆیان نارانی ئەو ئیسلامە حتا ئێستا لوتشکاون ئەوەی بەهێزی ئاگر و ئاسندەیکەن تەنها شکستیانە یا ڕەبی خۆیان شکستیان بۆ زیادکەی و عیزەتی مسلمانان بدەیت خۆی ڕەحم بە ئێمەی کوردستانیانیش بکەی جارێک کە ئێمەش ئەو کاولکاریە بە خۆمانەوە نەبینینەوە خاڵی دووەم کە لە ساڵی 2024 دا ڕوویدا ڕووخانی ڕژێمی بۆگەنی بەعسی سووری بنەماڵی ئەسەد بوو کە زیاتر لە 50 ساڵ بوونە مایەی کاولکاری و نەهامەتی سووریەکان قورئانی پڕبەرەکەت و بەخشش لە سوورەتی ئەنەمل ئاەتی 69 دا دەفەرمێ قل سيروا في الأرض فانظروا كيف كان عاقبة المجرمين أي محمد خوشويستم صلى الله عليه وسلم بأمتكت بڵێ هۆشیار بن بێدار بن میلەتێکی بە ئاگا بن بڕۆن بگەڕێن بەسەر زەویدا ببینن بۆ دەرس و عیبرەت جوان سەرنج بدەن چۆن بوو دوا ڕۆژی تاوانکاران ئەماتە لە باسی مشریکان داهاتووە لە باسی مولحیدەکان داهاتووە کە باسی ئەویان دەکرد بە مردن کۆتایی بەژیان لێ و زیندوو نابینەوە خوا دەفەرمێت چارە نووسی ئێوە ژۆکو کافرەکانی پێش خۆتان وایە وەکو مشریکەکانی پێش خۆتان وایە لە قیامەتا دەبینن ئەوان چیان لێ بەسەر هات ئەوە ئێوەش ئاواتان لێ بەسەر دێ ئەی مجریمەکان کە دەستان بە خوێنی خەڵک سوورە ئەی خەڵکی نەبڕۆن دەرسیان لێ وەرگرن پەند وەرگرن لە مێژوو بزانن ئەو مجریم و تاوانکارانە چیان لێ بەسەر هات بەڵێ سیر و قورئان پێمان دەڵێ دەبێ مسلمان بە ئاگا بێ مسلمان هۆشیار بێ مسلمان دەستگای توێژینەوەی زانستی مێژووی هەبێ بۆ ئەوەی فەنظڕوا هەمووتان تێڕامێنن ورد ببنەوە پەند وەرگرن لە مێژووی ڕابردووان بزانن عاقبەت و چارەنووسی ئەو مجریمانە عاقبەت یعنی دوای چەند ساڵێک دوای بەڕێکردنی تەمەنێک لە زوڵم وستەم خوای گەورە چۆن کردنی بە پەندی زەمان ئێوە ورد ببنەوە ئێوە بە هەڵەی ئەوان دامەڕۆن جاران سیر و بەڕێزان بەوە دەبوو خەڵکێک بە پێ بڕوە بە سواری ئاژەڵ و وڵاغ بڕوە حتا دەگاتە شارێک دیمەنی لە ناوچوونی گەلێک ببینێ بەڵام ئەمڕۆ هەل لە مۆبایلەکەی خۆتدا چرکە بە چرکە ڕووداوەکانی جیهان دێتە سەر شاشەکەت هەموو تیڤیەکان کەناڵە ئاسمانیەکان بیکەوە و هەمووی ڕاستەوخۆ مباشر دەڵێ لە فڵان شوێنە ئەو دیکتاتۆرە چۆن پەیکەرەکەیان هێنایە خوارەوە و منداڵان میزی پێدا دەکەن و سوکایەتی پێ دەکەن عندنا دلیل کەونی ئێمە لە گردووندا مێژوومان هەیە باسی ئەم زاڵ مستەمکارانی تێدا بخوێنەوە بە سەدان مجلدات کتێبی مێژووی هەیە باسی لە ناوچوونی ئەو دیکتاتۆرانە دەکا عندنا دلیل قورئانی ئێمە لە قورئانی پڕبەرەکەت و بەخششدا باسی فرعون و هامان و نەمرود و ئەمانەمان هەیە باسی قەومی ثەمود و باسی قەومی صالح و قەومی لوط ئەو دەست درێژی کارانە ئەو مجریم مستەمکارانە خوای گەورە هەموومان بۆ دەجێڕێتەوە بۆمان باز دەکا وعندنا دلیل یومی بەڵگەی ڕۆژانەشمان لەبەر دەستایە کە ئێمە ئەمە نەمێژووە نە لە قورئانە باسی گەلانی ڕابردووە کە پەروەردگاری صادق ومن أصدق من الله حديثا بۆمان دەژێڕێتەوە
بەڵکو بە چاوی خۆمان دەیبینین، هەر بە چاوی خۆمان عندنا دلیل یومی، ئەمە هەر تۆ لە ژیانەی بە چاوی خۆت بینیوتە، باوکو باپیرت بۆیان نەژێڕاویەوە، مێژوو نووس نەینووسیوەتەوە، قورئان نەیهێناوە تۆماریکە، هەر خۆت لە ژیانەی تۆمارەکە دەبینی. بەڕاستی لە کەوتنی ڕژێمی ئەسەد و کۆتایی پێهاتن بەو ڕژێمە دڕندە چەند وانەی گرنگ فێر دەبین. من دوانیان لە موتارەدا وەردەگرم. یەکەمیان علم و زانکۆی پێشکەوتوو بڕوانامەی باڵا ناتوانێ مرۆڤ بکات بە کەسێکی چاک و پاک و بەڕەحم ئەگەر خواناس و ئیمانداری بە حەق نەبێ. بەڕێزان کەمتر ئەم حاڵەتە ئاماژەی پێکرا لە ڕاگەیاندنەکانەوە، بۆیە من باسی ئەمانە دەکەم. ئەم دوو خاڵە، یەکەم ئەوەی کە عەرزم کردن هیچ بڕوانامەیەک چەند باڵا بێ، چەند لە زانکۆی پێشکەوتووی دنیادا خوێندە بێتت، ئەگەر خواناس و دیندار نەبی و بڕوات بە قیامەت نەبێ، وەڵڵاهی ناتکە بە مرۆڤێکی ساڵح و چاک، دەست بە خێر نابی و دایمە دەست بە شەڕ و دەست بە خوێن دەبی. بەشار ئەسەد لە بەریتانیا بەڕێزان خوێندوویەتی، بەشار ئەسەدی کوڕی حافز ئەسەد لە بەریتانیا خوێندی، لە کۆلێجی پزیشکی خوێندوویەتی، لە باشترین زانکۆکانی بەریتانیا خوێندی، بوو بە پزیشک کە هاتەوە خەڵکێکی ساویلکە ئومێدیان وابوو کە لەسەر دەستی ئەو گۆڕانکاری دەکرێت. ئەمە پیاوێکە جیهانی دیموکراسی ڕۆژاوای بینیوە، لە زانکۆی پێشکەوتوودا خوێندوویەتی، لە کۆلێجی پزیشکی پزیشکە، خزمەتی ئینسان دەکا، یعنی ئیشی پزیشکی خزمەتکردنی مرۆڤە، ڕزگارکردنی مرۆڤە لە برینداربوون، لە خوێنبەربوون. وتیان ئەمە مادام خۆی پزیشکە و جیهانی ئەوروپا و دیموکراسی بینیوە، دڵنیاین لە بابی باشتر دەبێ و ڕەحمێک بۆ میلەتە دەکا. بەڵام سەد خۆزگە بە کفندزی پێشوو ئەمە لە بابی پیستر بوو. خەڵکە ساویلکەکە تێگەیشتن چونکە بێ ئیمان بوو بەشار لە بابی لە ئەسەد پیستر بوو، لە حافز ئەسەد پیستر بوو. بۆیە قەت دڵتان خۆش نەبێ بەوەی کە کەسێک بڕوانامەی باڵایە لە ئەوروپا گەڕاوەتەوە، دنیای دیموکراسی و نازانم کوێی بینیوە، واللهی ئەگەر ترسی خوا، ئیمان بە چاودێری خوا، ئیمان بە قیامەت، بە بەهەشت و دۆزەخ، بە دادگای خوای لەگەڵا نەبێ، واللهی ئینسان هەر دەست بە خوێن دەبێ، هەر چنگ بە خوێن دەبێ، هەر فەرهود و تاڵانچی ماڵی میلەت دەبێ. دەرسی دووەم، وانەی دووەم، ئەو دیکتاتۆرانە چەند خاڵێکی هاوبەشیان هەیە. هەموو دیکتاتۆرەکان لە جیهاندا خاڵی هاوبەشیان ئەم چەند شتن. یەکەمیان ئەمانە هەمویان فسفس پاڵەوانن بەڕێزان، ئەم دیکتاتۆرانە هەمویان فسفس پاڵەوانن، تەنها لەلایەن دەربار و ماستاوچی و کۆیلەکانیانەوە کە ئەوانش بۆ مەسلحەتی خۆیان لەگەڵیانن، بەخوا لە دڵەوە بڕوایان پێیان نییە. ئەوانە چەند نازناوی قەبە و زلیان بۆ داتاشراوە و ڕۆژی کۆتایی هاتنیان ڕووی ڕاستەقینەیان ئاشکرا دەبێ. ئەوە تا بینیمان بەشار ئەسەد نەک ئەسەد نەبوو، نەک شێر نەبوو، بەگرە ڕێویەکی گەڕ بوو، فعلەن ڕێوی بوو، زۆر فێڵبازانە خۆی ڕزگار کرد و وەکو ڕێوی ئەوەی پاروی چەور بوو دەستی کەوت لەگەڵ خۆیان فڕاندی. ئەو ئەسەدەی کە خەڵک وایان دەزانی شێرە، لە ماڵی خۆیانانە دەوێرە نایبێنی، لە ڕۆژی ڕاستەقینەدا دەمامکەکەی سەردەمی هەڵماڵدرا. ئەمە ڕێویەکی سوورە، ئەم بەعسیە، ئەمە ڕێوی بوو. خۆ بینیمان پێش بەشار سەدام و قەزافی و مبارەک و عەلی عەبدوڵڵا ساڵحی یەمەن تەنانەت یەک فیشەکیان بۆ نەتەقی. ئەو دەماچەی چەند ساڵ بەلا قەدیانەوە بوو شانازیان پێوە دەکرد، گولەیەکی دەماچەشیان بۆ نەتەقی. هەمویان لە کون و لە ناو بۆڕی و بنپرد و لە کونە زێرا بادەرێنان، زۆر بێغیرەتانە، زۆر زەلیلانە. ئەمانە چەندەها ساڵ لەسەر میلەتی خۆیان کردبوو بە پاڵەوانی پاڵەوان بەزێن، دەیەها ناو و نازناویان بۆ خۆیان داتاشی بوو. بەڵام دوایی دەرکەوت ئەمانە بەس فسفس پاڵەوانێکن، ئەمە بەس شعر و شانامەی دەربار و ماستاوچەکانیان بە باڵادا هەڵوتراوە، بەخوا بخۆیان هیچ نین، فشەڵن. وەکو فیرعەون
کە ئەوەندە خۆی هەڵدەشێشا بەسەر میلەتەکە دەیگوت ئەنە ڕەبوکم الئەعلا کەچی هێندە بێ هونەر بوو دەرکەوت ئەم خۆ بەخوازانە تەنانەت هونەری مەلەکردنیش نازانێ هەر نەیزانی مەلە بکە لە ئاوا خنکە نەمرودێک کە بە میلەتەکەی خۆی دەیگوت ئەنا ئوحی و ئومیت ژیان و مردنی ئێوە هەمووی بەدەستی منە وەڵڵاهی ئەوەندە لاواز بوو بەرگەی مێشولەیەکی نەگرت مێشکی کۆڵی هەموو دیکتاتۆرەکان لەوەدا خاڵی هاوبەشیان هەیە کە ماڵی میلەت دەکەنە قەسر و قسووری خۆیان هەموو دیکتاتۆرەکان ئاواتیان ئەوەیە سەرۆت و سامانی ئەم وڵاتەکانیان هی گەل و میلەتەکانیان ئاواتیان ئەوەیە بیکەن بە قەسر و قسوور بۆ خۆیان اینجا ئەوەندەش دووڕوون لەگەڵ میلەتەکەدا درۆزنن ئەڵێن ئەوە هی میلەتە بۆ نمونە بەڕێزانە جەنابتان ئاگادارن بەشار ئەسەد ئەو کۆشکە گەورە ڕازاوی کە لە دیمەشقا دروستی کردبوو ناوی نابوو قەسر و شەعب دەیگوت ئەمە کۆشکی گەلە خۆ بابە ئێمە هی من نییە ئەوە هی میلەتە ئەمە هی ئێوەیە خەڵکی نام کۆشکە بەڵام هیچ هاوڵاتیەک بۆی نەبوو لە دووری چەندەها کیلۆمەترەوە بە دووربینیش بیڕوانێتێ سەیری ئەو شوێنەش بکە بە ئۆتۆمبیلیش بە بەردەمیا بڕوە هەمووی تەلبەند کرابوو هەمووی پاسەوانی لێدانرا بوو هەمووی قولە و حرەسیاتی لێدانرا بوو هیچ هاوڵاتێک تا ڕۆژی دەربەدەرکران و تڕۆکرانی نەیزانی بوو ئەم قەسرە چییە کەچی بۆ چاواشەکاری ناوی نابوو قەسر و شەعب ئەمە کۆشکی گەلە هەموو ئاواتی ئەو دیکتاتۆرانە ئەوەیە هەموو شتێک بە ناوی خۆیانەوە بێ سەدام لە عێراقا ناوی جامیعەکانی دەدەنات جامیعەی سەدام زانکۆی سەدام نەخۆشخانەی سەدام مستەشفا سەدام هەموو دیکتاتۆرەکان هاوبەشن لەوەدا کە متمانەیان بە کەس نییە متمانەیان بە هیچ کەسێک نییە هەموو پۆستەکانیان بۆ کوڕ و بۆ براو بۆ ئامۆزا و بۆ خزمەکانی خۆیانن هەموویان بنەماڵە چین ئەوە تا لە سووریا بەشار ئەسەد و براکەی و خاڵی و زاواکەی و خوشکەکەی و دەورەکەی خۆی خزمەکانی خۆی نەبێ بنەماڵی ئەسەد نەبێ ئەوەی تری ئەو پۆست و پلەی وەزیرێک و مدیر عامێک و لیوایەک و ئەوانە بەڕێزان بەس دیکۆر بوون ئەوانە بەس پۆست پڕکەرەوە بوون ئەوانە بەس ئەمریان جێبەجێ دەکرد خۆ هیچ دەورێکیان نەبووە خۆبینیمان لە عێراقیش سەدام براکانی ئامۆزاکانی کوڕەکانی نەوەکانی خزمەکانی هەرچی پلەی سەربازی و ئەمنی و دارایی بوو لای ئەوان بوو ئەم دیکتاتۆرانە هەرچی ئابووری وڵاتە هەرچی پلەی سەربازی و عەسکەریە هەرچی بواری ئەمنی و مخابەراتیە متمانەیان بە هیچ کەسێک نییە هەمووی لە بنەماڵی خۆیاندا کۆبۆتەوە معەمەر قەزافیش و مبارەکی میسریش ئەوانیش کوڕەکان و کچەکان و زاواکانی خۆیان هەموو پۆستە حەساسەکانی وڵات بەدەستی ئەوانەوە بوو خاڵێکی تری هاوبەشی دیکتاتۆرەکانی دنیا ئەوەیە زۆر حەزیان لە ڕاگەیاندنە هەر یەکەیان بۆ خۆیان کوڕەکانیان نەوەکانیان کەناڵی ئاسمانی سەر بە خۆیان هەیە زۆر حەزیان لە تیڤیە لە کەناڵی ئاسمانیە بە سەدان پەیج و فەیک و ئەوانەیان هەیە بە ملیۆنەها دۆلاری ئەو میلەتە بۆ کەناڵە ڕاگەیاندنەکانی خۆیانەوە خەرج دەکەن بۆ هەواڵی بێسوود شەو ڕۆژ بەردەوام هەواڵ شاشەکەی جەنابێتی چوو بۆ کوێ پێشوازی لەکوێ کرد لە کوێ کرد سەردانی کوێی کرد چێ بە باڵایدا هەڵدا و شعر و شانامێ بە باڵادا خوێندەوە چ مەلایەک لە جومعە مەدحی کرد بەس باسی ئەوەیە یعنی ئەو هەموو کەناڵیان هەیە زۆر حەزیان بە ڕاگەیاندنە هیچیان بڕوان باوە نیە تەلەڤیزۆنەکە بێ ئەبێ باوک هەی بێ کوڕەکەی هەی بێ نەوەکەی هەی بێ هەر یەکە کەناڵی خۆی هەبێ ئەوە خاڵی هاوبەشی دیکتاتۆرەکانی جیهانە خاڵێکی تری هاوبەشی دیکتاتۆرەکان ئەوەیە پارە و سامان و سەروەت بۆ خۆیان بێ سنوورە پارە بە ملیۆنەها دۆلار ڕژاوە لە چیا بەکاری دێنی لە ئەسب بەخێوکردن و لە مەزرعە دروستکردن و لە کۆشک دروستکردن و لە کەناڵ دروستکردن و لە زنجیرەی ئۆتۆمبیلی جامڕەش بە دوویەکا و لە هەزاران سەرباز لە هەموو شوێنەکان بە دەوریانەوە پارە بڕژاوە بۆ ئەوانە بەڵام میلەتێکی برسی ڕەش و ڕوود داما و دەربەدەر و ئاوارە بە دووی پاروێک نانە خۆ بەڕێزان هەمومان لەبەر چاومانە ئەوە تا خەڵکی ئەم عێراق ئەم کوردستانە بەرەو کوێ نیوەی دەو هەندەران بە دووی پاروێک ناناوێڵ بووە خەڵکی ئەو میسرەتان نەدەبینی بەو هەموو سەرەت و سامانەوە
من مناڵ بووم کە دەمبینی دەگەڕان شەش پەرداخ و سوراحیە کۆڵان بە کۆڵان بۆ دینارێکی عێراقی دەپاڕانەوە. خەڵکی یەمەن ئەو سووریانە ئێستاش دەیانبینن چەند خۆ زەلیل دەکەن بۆ 250 دینارکە بە چه حاڵێک لە تۆ وەرگرنەوە سوالکردن. هەموو ئەو میلەتانی کە ئەو دیکتاتۆرانە سەرپەرشتیان کردو یەمەنیەکان هەموو بە سوالکەری دەژین، هەمووی هەژارن، بەڵام جەنابی دیکتاتۆر و بنە ماڵە و دەسەڵاتدارەکان پارە بێشمار لە بەردەستی خۆیاندا هەیە. خاڵی هاوبەشی ئەو دیکتاتۆرانە ئەوەیە کە دەچنە سەر سندوقی دەنگدان و ئینتیخابات دەست پێ دەکرێت بەردەوام لە سەر و لە 1970 دەنگی میلەتیان مسۆگەرە. یعنی ئێستا ئەو وڵاتە دیکتاتۆریانە کە دەچێتە سەر سندوقی دەنگدان و دەنگدان دەست پێ دەکرێت، ئەڵە کاکە گیان خۆمە بە دەنگدان هاتوین، برا خۆمە دیکتاتۆر نین. ئەو خەڵکە بە پەنجەی خۆی ئێمە نەخستۆتە سەر حکوم، دەڵی بەرە وەڵڵا قوربان ئەوە تا لە 1970 دەنگی بە تۆ داوە. کەسی لە دوایی کە دەڕوخیان 100 یەک کەسیشیان لەگەڵ نامێنێ، یەک کەس دەرکەوت ئەو میلەتە یان لە ترسان یان لە برسان و بەرژەوەندی خوازی بە دویانەوە بوو. هەمویان خاڵی هاوبەشیان ئەوەیە لە هەموو ئینتیخاباتێکە ئەوان دەرەجەیەکن. خاڵی کۆتایی کە باسی کەم هاوبەشی دیکتاتۆرەکانی عالم ئەوەیە بە مردن نەبێ کورسەکەیان بەجێ نایاڵن، حتا نەمرن. هیچ هێزێک نییە بڵێ ئەو کورسیە لە تۆ بنە ماڵەکە دەستێنرێتەوە، قەت نابێت بە خەونیش خەون بەوە ببینێ کوڕی هەژارێک کەسێکی تر دژار بیر و ڕایەکی تۆ لەو وڵاتەدا ڕۆژی حکمی بەدەستەوە بێ. حتا ئاوا وەکو بەشار و جەماعەتەکەی دەربەدەر و ئاوارە دەکرێن و ڕاودەندرێن، یان حتا وەکو حافزی باوکی بەشار و پێشوەکانیان تا بەلادا دێ و دەمرێ کە مردیش کوڕەکەی حازر کراوە، کوڕەکەشی هێشتا کوڕی کوڕەکەشی حازر کراوە، سیلسیلە هەمووی بۆی ئامادە کراوە کە ئەو ڕۆی کێ دێ. حتا خۆی پەروەردگار ئەواری سویان دەکا و بە ئێمەش دەفەرمێ فانظروا كيف كان عاقبة المجرمين. من ئەم وتارەم خوێندەوە لەم مزگەوتە بچکۆلەدا کە هەرچەند ژمارەمان کەمە، بەڵام ئینشەڵڵا فریشتەکانی خۆی پەروەردگارمان لەگەڵدایە، لە بێنازی خۆماندا لە ماڵی خۆمان کردو بە مزگەوت لەگەڵ ئێوەی بینەرانیش لەم کەناڵانەوە کە خەڵکیشی موسڵمان هەر دەبێت دەنگمان ببیستێ بە ئیزنی خوا. ئەم وتارە دەکەمە دیاری بۆەوە بەرپرسانی هەرێمی کوردستانی خۆمان، تخوا بە وردی دڵسۆزانە گوێ لەم وتارە بگرن. من هیچ نۆ کۆمنت، هیچ کۆمنتم نییە، بەڵام تخوا کۆمنتی خەڵکی بۆ خۆتان بخوێننەوە. ئەگەر خاڵی هاوبەشتان هەیە لەگەڵ دیکتاتۆرەکاندا، کوڕە بە خۆتاندا بچنەوە. فانظروا كيف كان عاقبة المجرمين. خۆتان من هیچ ناڵێم، ئێوە سەیری خۆتان کەن و ئەو چەند خاڵی باسم کرد جمعەی داهاتوو شەندێ خاڵماوە ئینشاءالله ئەگەر تەمەن باقی بێ باسی دەکەین. سەرانی کورد، دەسەڵاتدارانی هەرێمی کوردستان، ئەگەر خاڵی هاوبەشتان هەیە لەگەڵ ئەو دیکتاتۆرانەدا، کوڕە ڕەحم بە خۆتان بکەن، ڕەحم بە نەوەکانتان بکەن پێش ئەوەی چارەنووسان وەکو ئەوان بێ. بە ئومێدی خۆی گەورە هەرێمی کوردستان کە مڵکی کەس و لایەنێک نییە، فەزلی خوایە بەسەر هەمومانەوە، بەرهەمی خوێنی هەزاران شەهید و ئەنفال و دایشی شەهیدانی میلەتەکەمانە هەر دەمێنێ. قەزا و بەڵای ئەم حکومەتی هەرێم و کیانی کوردستان و ئاڵای کوردستانە بکەوێ لە گیان و ڕوحی گەندەڵکارانی کاربەدەستی کوردستان. یا ڕەبی خوا ڕیسوایان کەی، تووشی نەخۆشی پیسیان کەی، بەرەکەت لە ژیانیان هەڵگری، بەڵام قەوارەکەمان بمێنێ بە دەستپاکان، بە دڵسۆزان، بە خواناسان، بە چاو بە فرمێسکان، بە دەم بە خێران، بە دەست بە خێران. ئیشاءالله ئاڵای کوردستان قەت ناکەوێ و ناکەوێنەوە ژێ دەسەڵاتی دوژمنانمان. داواکارم دەخوای پەروەردگار یا ڕەبی خوا بە ئاگامان بێنیتەوە، دەرس و عیبرەت وەرگرین لە زاڵمان. یا ئەڵڵا زاڵم نەبین، یا ڕەبی خوا ئەوەندە دەسەڵاتی هەمانە زاڵم نەبین، خوایە هاوکاری زاڵمانیش نەبین، خوایە زاڵم نەبین. پەروەردگارە، پەروەردگاری میهرەبان، داوان لێ دەکەم ڕۆژێک هاوکاری زاڵم نەبوو بین و لەگەڵ ڕۆیشتنی زاڵما ئێمەش ڕیسوابین. خوا بەسەر بەرزی بژین، بەسەر بەرزی بمرین، بەسەر بەرزی بێنەوە لیقای تۆ یا ڕەب العالەمین. ڕۆژی دوعا قبوڵ بوونە، ئەڵڵا شیفای هەموو نەخۆشەکانمان بۆ بنێری، ڕەحم بە حاڵی دڵبەخەمەکانمان بکەی، بەزەید بە حاڵماندا بێتەوە یا ئەرحەم الراحیمین. یا ڕەبی خوا بێ بەهانە و هاواری ئەم میلەتە کوردە مەزڵومەشەوە، بێ بەهانە و هاواری هەموو مەزڵومان، هەموو چەوساوانی جیهان، هەموو مسلمانانی ستەم لێکرا و لە هەر شوێنێکن. یا ڕەبی خوا دەرگای ڕەحمەتمان لێ بکەیتەوە. ئامین ئامین والحمد لله رب العالمين.